بەڵێ سەبارەت بە کێشەی چارەسەرکردنی مۆلیدا ڕێنمایی تایبەت هەیە ئێمە داوا لە خاوەن مۆلیدەکان دەکەین پابەندی ئەو ڕێنماییە نەبن پابەندی ئەو ڕێنماییە نەبن ڕێکاری یاسایی هەیە ڕێکاری یاساییەکەش گرتومانەتە بەر و ئەمری دەستگیرکردن بۆ هەموو ئەو خاوەن مۆلیدانە دەرچووە کە کارەبایان لەسەر هاوڵاتی گژاندوتەوە چکە بەڕاستی کارەکان بە هیچ شێوەیەک یاسایی نییە هەر داواکاریی یاساییان هەیە تەقدیمی ئێمە بکەن منوەکو قایم خام سەرۆکی لیژنەی مۆلیداتەوە ئەندامانی لیژنە ئەوانە بە سەرسەر و بەسەر چاوەڕ دەگرین بەڵام هاوڵاتی بە هیچ شێوەیەک نابێ بازی ئەوە بدات مافەکەی کەمە مافەکەی زۆرە بە هیچ شێوەیەک نابێ هاوڵاتی بازی ئەوە بدات هەموو ئێستا پرۆسەکە بەردەوامە و بەردەوامیش دەبن دەبێ هەمووی دەستگیر بکرێت هەموو ڕێکاری یاسایی بەرامبەر بکرێت چکە بەڕاستی ئیستیغلالی بیداەتی مانجی ڕەمەزانی پیرۆزیان کرد لەو مانگەدا نەدەبا بە هیچ شێوەیەک ئەو بکەن کردیان و بەڵام ئەوەی ئیزراعاتی یاسایی بێ نەوەکو غەدریان لێ بکەین وەکو یاسا چۆنە ئەویان بەسەدا جێبەجێ دەکەین ئێستاکە برادرانی ئاسایش و پۆلیس لێرن خەریکندا ئامارەکانمان بۆ بگرن چەند کەس دەستگیر کراوە هەڵوێست ئێمە یاسا چی بڵێ ئەویان بەسەدا جێبەجێ دەکەین یاسا هیچ ڕێکارێکی هەبێ ئەویان بەسەدا جێبەجێ دەکەین